گۆران ئەمیر گەنجێکی هەڵەبجەیە و خراپی دۆخی ئابووری ڕێگەی نەداوە پرۆسەی خوێندن تەواو بکات. بە ناچاری چەند کارێکی جیاوازی کردووە. ئێستا لە ناو بازاڕی هەڵەبجە ئامێری مۆسیقی دەفرۆشێت کە زۆرترینیان مناڵانن. وەکو خوێندن تاوەکو پۆلی چواری سانەی خوێندومە، دواتر وازم هێناوە بۆی بژێویی ژیانی خۆم دابینکەم. نەتوانیەوە مەکتەبەکە ببمە سەر. دوای ئەوەش خەریکی ئەم کارێدا زیارە بووم، بەڵام پێشتر بابەتێکی کە بەڵام ئێستا کردوم بە بابەتی مۆسیقی زیاتر، بۆی بتوان زیاتر مناڵانەشە، بۆی مناڵ بتوانێت ئیسفادەی لێ بکات. گۆران خۆی یەکێکە لەو کەسانەی کە خولیا و حەزی مۆسیقی هەیە. لە ڕێگەی سنتەری چالاکی گەنجانەوە فێری مۆسیقا بووە. هەندێک جار لە پاڵکارەکەیدا بە سێتارەکەی کاتێکی خۆش بۆ هاوڵاتیان دەسازێنێت. ساڵی 2010 لە سنتەری گەنجان خوێندومە بە شێوازێکی ئەکادیمی، و ئەو سنتەرش کە من ئیشی مۆسیقام تێدا کردووە تەنها بۆ مۆسیقانە بووە، بەشی درومانی تیا بوو و بەشی شێوەکاریشی تیا بوو، بۆیە گەنجان توانیوانە ئیسفادەیەکی زۆری لێ بکەن. وەکو چەند ئالەتە زانم سێتار زیاتر خۆم کارم لەسەر کردووە. گۆران دەڵێ حەز و بیستەکانم لە بواری مۆسیقادا لە منداڵیەوە سەرچاوەی گرتووە. هەر بینینی ئەم ئامێرانە بوو بە منداڵی وای کرد درێژە بە فێربوونی مۆسیقا بدەم. هیوادارم منداڵەکانیش کە دەیکڕن واز لە مۆسیقا نەهێنن. ئێستا ئەم کارەیە کەم زۆربەی شتەکانی ناوی بابەتی مۆسیقیە و مناڵانەیە، بۆیە کردومە ئێستا زیاتر وەکوەیە کە خۆم حەز بکەم ئەم کارە بکەم، چون لەناو بابەتەکەم خۆش مۆسیقی وە ئێستاش لە پاڵێ زۆر جابوون نە مۆسیقایەکی سەرشەقام بەتەوام بوون لای مۆزیکی ئەنجابم. هیوادارم کە خەڵکیش لەو بەرنامەیە چێژی لێ وەرگرن ئیسفادەی لێ بکەن. گۆران دەڵێ ماندووبوونی خۆی دوای گەڕانەوە بۆ ماڵەوە بە ئاوازێکی هێورکەرەوە دەردەکات. ئەو نمونەی دەیان گەنجی دیکەی شارەکەیە کە هەژاری و خراپی دۆخی ئابووری بەهرەمەندیەکەی ون کردوون. ئەو وەک خۆی وتی ئەوەندەمان داواکاری کرد بۆ پرۆژە بۆ گەنجان، خۆمان پێزار بوو. فەرحان هەورامانی، دەنگی ئەمریکا، هەڵەبجە.